دوای 57 ڕۆژ لەونبوونی تەرمی دانەری دەمانگان کە لە شەوی لافاوەکەی هەولێرەوە بێسەر و شوێن بوو لە گوندی سووربەشی سەر بە ناحیەی شەمامک لەلایەن هاوڵاتیەکی گوندەکەوە دۆزرایەوە. ئەو شوێنەی دانەری لێ دۆزرایەوە نزیکەی 30 کیلۆمەتر لە ماڵی دانەر دوورە. ناو مارام یان ناو مارەنەکە ناو گوندە لە ناحیەی شەمامک سۆر بەش کەس لەوێ نەگەڕای بە هیچ شێوەیەکی کەس فکری لەوێن دەرێ نەچووە. ئارێوەڵە زۆر سپاس بۆ خوای گەورە دۆزیمانەوە. لە پەیمانگای پزیشکی دادی هەولێر تەرمی دانەر ڕێکارە یاسایی و تەندروستیەکانی بۆ ئەنجامدرا. باوکی دانەر دەڵێت بە جلو و بەرگەکانیەوە دڵنیابوونەوە کە ئەم تەرمە دانەرە. سعات حوتی و نیو سبەینێ هەواڵەکیان پێدان گوتیان جەنازەکمان دیتەوە منداڵەکە لە گوندی سۆربەش لە ناحیە شەمامک کە دیمان بەڵێ جلو و بەرگ و تەنها هێز کوشتیوا مابوو کە لە سەر و هێز کوشتیوا مابوو بەڵام دڵنیابوون لە شمەکەکە کە ئیدانەریە هەموو جلەکانی وەکو خۆی مابوو تەنها بە قوڕب بوو هیچ گۆڕانکارێک بەسە ئەوەکانی دانەهات بوو. دانەری دەمانگان لە گۆڕستانی قوشتەپە لە تەنیشت خوشکێک و دووبرای کە بە هەمان شێوەی دانەر لە تەمەنی منداڵی گیانی لەدەستدا بوو بە خاک سپێردرا. ئێرە دوا مەنزڵگەی دانەری دەمانگانە ئەو منداڵی کە 57 شۆ بەر لە ئێستا لە لافاوەکەی هەولێر بێسەر و شوێن بوو ئەمڕۆ دۆزرایەوە و لێرە لە تەنیشت دووبرا و خوشکەکەی تری بە خاک سپێردرا. ڕەنجە ڕەحمان، کورتساد نیوز، هاولێر.